کوردستان شارەزای باریابووری سواس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆر ببرە شارەزای باری دەستور بێگومان ئەوەی کە باسی لێوە دەکرێت لەبارەی دانیشتنی پەرلەمانی عێراق و جارێکی دیکە کە ڕۆژی دووشەمە بڕیار وایە دانیشتنەکە بەڕێوە بچێت پێتان وایە چۆن بەڕێوە دەچێت ئایا دانیشتنی پەرلەمانی عێراق لە ڕۆژی دووشەمەدا لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت؟ بەڵێ وەڵام من وەکو شارەزایەک لە بواری دەستوری دوور لە هەموو تێڕوانینە سیاسیەکان چونکە ئەم ناکۆچی ئەمڕۆ کەوتۆتە بازارەوە بازاری سیاسی عێراقەوە بۆهۆی بۆ چوونی جیاوازی لایەنە سیاسەکانە بە پێی بەرژەوەندێک جیاوازەکانیان وەک ئەزانین لایەنەکانی عێراقی لە سەرەتای لە 2005ەوە تا ئێستا ئینتیقائی معاملە لەگەڵ دەستور دەکەن لەکوێ بەرژەوەندیانە بێ مادە بەو شێوەیە مادەی دەستوری لێکردنەوە دادگای فیدرالی باڵاژ بە پێی پێکاتەکەی لەگەڵ ڕێزمان بۆ ئەو دادگایە بە پێی پێکاتەکەی کە پێکاتە سیاسەکان دەستیانێ لە دروستبوونی ئەم دادگایە حتمما زۆر جار کەوتۆتە بەر کاریگەری سیاسی بارودۆخەکەەوە بەولادا چەند جارێکی مەسەن بڕیارێکی ئەمڕۆ دەرکردووە پاش ساڵێکتر دو ساڵی تر بڕیارەکەی بە شێوێشتر پێچەوانەی ئەمە گۆڕیوە ئەم مەسلەی ئەم جارە دۆخێک هاتۆتە پێشەوە لە عێراق کە چەند لیستێکی سیاسی تاکی لەسەرەوە دەکەنەوە کە زۆرینەی پەرلەمانی هەبێ وەکو ئەوەی لە سیستەمی پەرلەمانی هەیە سیستەمی پەرلەمانی خۆی لە بەرنامەدا ئەوە نییە هەموو پێکاتەکان بەشدار بن لە سیستەمی پەرلەمانی چەند حیزبێک یا حیزبێک لە حکومە ئەوانی تر لە بەرامبەرن لە معارەزانە دەبێ وابێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ ئەوەی سیستەمەکە بەرەو پێشەوە بچێ بەڵام ئەگەر هەمووی لەناو حکومەتدا بێ ئەم سیستەمە بەرەو پێشەوە ناچێت ناتوانێت چونکە جگەرەوەی پەرلەمان ڕقیبی حکومەتە بەڵام دەبێ ئۆپۆزیسیۆن ڕقیبی حکومەت بێ لەناو پەرلەمان لەناو پەرلەمان هەل لە ڕێ حیزبە سیاسیەکانەوە تا ئێستا ئەم ئەزمونە لە عێراق زۆربەی کابینەکان کە پێکاتوە لە خولەکانی پێشتر حکوومەتی ئێتیلافی بووە هەمووی بەشدار بۆ تێدا بەڵام ئەم جارە بەهۆی ئەوەی کەوە مەبەست ئەوەیە چەند لایەنێکی سیاسی دەیانەوەی حکوومەتی زۆری نەپێک بێنن ئەوەی تر لە دەرەوەی پەرلەمان بێ بۆیە مشتومڕی کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەر کۆمار هاتۆتە گۆڕێ ماوەیەک پێش ئێستا دکتۆر بێگومان لەگەڵ بەڕێست بەردەوام دەبم کاک محمود سپاس بۆ بەشداریکردنی بەڕێستان لە پانۆرەمای هەوڵەکانی نارتیدا سەرتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئەوەی باسی لێو دەکرێت باس لە پارتی و یەکێتی دەکرێت ئایا ئەوەی کە ڕوو دەدات لە پێ ناو خەڵکە یاخود ئەوەی ڕوو دەدات شەڕی پۆستە لە نێوان و دوو پارتە دەسەڵاتدارەدا لە هەرێمی کوردستان و دیارە لە عێراقشدا کە ڕێژەیە کورسیان بەدەستهێناوە. شەوتان باشسڵاو بۆ بینارەکەت بۆ میوانە بەڕێزەکەت و کاکچاش کە لە بەغدای لەگەڵتان ئەمە خۆ دیارە ینی خۆ ئاشکرایە ئەمە شەڕی پۆست و پلە و بەرژەوەندی حیزبی و سیاسی و ئابووریە و هەرێک لەو لایەنانە دەیانەوێت هەژمونی خۆی بسەپێنی بەسەر تەرەفی بەرامبەر هیچ پەیوەندی بە قوت و داهاتی خەڵک و ژیان و بژێوی خەڵکەوە نییە خۆشانەوە ناشادنەوە ئێستا بە ئاشکراوە دەڵێن کە ئێمە کە هەم یەکێتی ئەڵێ ئێمە لە دوای 2023 کە ئێمە پۆستی سەر و کۆمارمان لەلایە ئەبێ ئەو استحقاقە هەر لەلای ئێمە بین لەبەر ئەوەی دیگە لەوەی کە پۆستەشی ڕەمزیە لە هاوکاتدا دەواازەیەکە بۆ پەیوەندیکردنی یەکێتی لەگە دنیای دەرەوە و هەروەها لە بیریشمان نەچی کە دوو لیوای سەرۆکایەتی کۆمار کە ژمارەی زۆر لە ئەفسەر و لە سەرباز هەیە کە سەر بە وەزارەتی دیفاعی عێراقن کە ڕاستەخۆ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئیدارە دەکرێت جگەلەوەی کە ئیمتیاز و داهاتەشی زۆری شێ بە ناوی کۆمەڵێک بودجەیە بۆ خەسەساتە یان موچەی پاسەوانەکان یانە کۆمەڵێک شتێ لە سەرۆکایەتی کۆمار هەیە هەم یەکێتی هەم پارتی دەیانێت دەستی پێوە بگرن و پارتی وەکو تەرەفی بەرامبەر ناشارتەوە کە ئێوێ لەم خولە ئەم وەکو ئەڵێ ئەم عورفای کە لە دوای 2023 ئیشی لەسەر دەکرێت بیشێنی و هەوڵ دەدا ئەم هەژمونەی لە هەرێمی کوردستانی هەیەی لە بەغدا شەیبی بێگومان پارتی بە بەرنامە بە ئەجەنداوە یژەکە تەرەفی بەرامبەر خەریکی بابەتی بسکۆڵە و خەریکی بابەتی لابەلایە لە سلێمانی بۆیەم پێم وایە ئەم جارە ئەم بابەتە حەساسە هەم بۆ یەکێتی هەم بۆ پارتی چونکە یەکێتی تاکەت شتێکە بەدەستیەوە مابێ لە بەغدا و لە عێراق کاریگەری خۆی مابێ پۆستی سەر کۆمارەگەنا ئەو کات وەکو ئەڵێ عەزم دەبن یاخواڵە گۆشە گیر دەبن لە سلێمانی ناتوانین سەنگایە بهاوێژن و پۆستی پارێزگای دیکە کوچیشان لەدەستەوە لەدەستایە بۆیە پارتی بە ئەجەندا ئیش دەکا ئەو کاتی کە ئێوان سەرقاڵی شەڕی کۆڵان و گەڕک بوون لە سلێمانی پارتی
لەگە تیاری سەدری و لەگە سەید مقتەدا سەدر لە گفتوگۆ بوو و لەگە سونەکان و لەگە ئیماراتی و لەگە سعودیاش عەفو لەگە تورکیاش لەسەر خەت بوون بۆی سونەکان یەک بکەن و ئێمە بینیمان ئێستا هەم تیاری سەدری هەم پارتی هەم سونەکان تقریبا 155 کورسی مسۆگەریان هەیە وەکوڵێ 37 تەقەدم 14 عەزم سیوێکی پارتی و لەگەر 73 مقتەدا سەدر ئەمە دەکات 155 کە پێویستیان بە 165 کورسی هەیە بۆی کە بتوانن زۆری نەبین هەر دکتۆری دەتوانن ئاماژە پێ بکە بۆی کە بتوانن 50 زایدێ بەڵام بۆ دانیشتنەکە بێگومان دەگەڕێمەوە بۆلاتەوە پرسیارم دەبێت لەبارەی ئەو دانیشتنی کە بڕای ڕۆژی دووشەمە ئەنجام بدرێت دکتۆر جارێکی دیکە دەگەڕم وەلای بەڕێستان دەمێ بزانم کە ئەوەی کە ڕوو دەدات لە عێراقدا چۆن باسی لێوە دەکرێت یاخود ئەوە چی ناودەنێن و ئایا ئەو گرفتەوە لەم پەڕانە چین کە لە بەردەم ئەم کابینەی حکوومەتی عێراقیدا دروست دەبێت بەڵێ خۆی بەلەوەدا بوون کە لە خولەکانی پێشتر ئەم کۆبوونەوانەی پەرلەمان کە گرێدرا بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار ئەم مەسەلەیە نەوروژێنرا هیچ جارێک کە نیسابی کۆبوونەوەکە پێویستە دوو لەسەر سێ بێ نیسابی کۆبوونەوەکە پێویستە دوو لەسەر بێ بەڵام ئەم جارە پێشوەخت ئەم مەسەلەیە خراپهینەوە مەبەست ئەوەیەکەوە پرۆسە سیاسەکە لە عێراق تعتیل بکرێ لە کار بخرێ بۆ ئەوەی کەوا نەتواندرێ ئەم پرۆسەیە ئەگەر بەپێی توافقی هەموو لایەنەکان نەبێ ئەنجام نەدرێ ئەجینا ئەم مەسلەیە جارانی پێشتر نەوروژێنراوە و هیچ جارێکیش جاریەش کەمیان نەبی کە خوا لە خۆش و مامزەلال بە زۆرینەی دوو لەسەر سێ هەڵوژێدرا ئەتی جارەکانی تر سێ جارەکەی تر سەر و کۆمار بە زۆرینەی سادە هەڵوژێدرا دوای لە جەولەی دووەم بۆیە ئەگەر سەیری هەڵوێستی دادگاش بکە ینی دادگای فیدرالی مەسەن پێرێ ئەم داوای لێکراوە لەلایەن سەر و کۆمارەوە کە ئەم مادەیە تەفسیر بکە ئایا ئەم زۆرینەیە بۆ ئەو کۆبوونەیە زۆرینەی ڕەهایە یاخود زۆرینەی دوو لەسەر سەیە کە پێویستە ئامادە بێت تا نیسابی کۆبوونەوەکەتەوە بێ واتەیەکی مانگ داوای لێکراوە بەڵام محکەمەکە ئەمڕۆ بڕیارەکەی دەرکردووە بە ئەکسەریە واتە بە زۆرینە نەک هەموو ئەندامەکانی دادگای باڵا پێویستە کە بڕیارەکان ئەگەر لە حالەتێک بە ئەکسەریە دەربکرێ ئەوانەی کە لەگەڵ بڕیارەکەنی لە ناو دادگا ئەندامانی دادگا پێویست بوو کەوا هەڵوێستی خۆیان لەگەڵ بڕیارەکە عرض بکرێت هەبێ بزانین بۆچی ئەمان کە لەگەڵ بڕیارەکەنین بەڵام ئەمە تا ئێستا لە دادگای فیدرالی عێراقی متتەبع نەکراوە متتەبع نییە ینی ڕێی مخالیف دەرز ناکرێت نانووسێ بە پێچەوانەی دادگای دەستوری میسری و کوێتی و ئوردنی و هەموو ئەم دادگایانەی تر بۆیە مەسەن بڕیارەکە داوایەکە پێرێکراوە ئەمڕۆ بڕیارەکە زۆر بەپەلە دەرچووە پێش کۆبوونەوەکە پێش ئەوەی کۆبوونەوەکە ئەنجام بدرێت بە بۆچوونی ئێمە وەکو من شارەزایەک لە بواری دەستوری نەک وەکو کەسێک کە تەنیا لە بواری قانون مەسەن ئیشم کرد بێ بە بۆچوونی ئێمە هەڵوێستی محکەمەکە دروست و دەستوری نییە لە لێکدانەوەکەی دەستوری نیە لەبەر ئەوەی تەبریریشی بۆ ئەوەی کەوا نیسابی کۆبوونەوەکە پێویستە دوو لەسەر سێبی دەستوری نیە لەبەر ئەوەی مادەی هەفتا مادەیەکی مستەقیل لەو هیچ پەیوەندی مادەی 59 نیە مادەی هەفتا باز لە هەڵبژاردننی سەر کۆمار دەکات مادەی 59 بەڕەهایی باز لە نیسابی کۆبوونەوەکانی پێڵرەمان دەکات ئەڵێ ئەبێ بەڕێژەی زۆرینەی ڕەها ئامادە بێ واتە نیوەی زیاتری ئەندامانی پەرلەمان دەبێ ئامادە بن ئەمجا کۆبوونەوەکانی پەرلەمان قانونیە ئەمە بۆ هەموو بابەتەکانە بۆ هەموو پرسەکانە بۆ پرسی هەڵبژاردننی سەر و کۆمارە بۆ دانانی قانونی محکەمەی ئیتیحادیە بۆ دانانی مەسەن قانونی محکەمەی ئیتیحادی دەبێت دوو لەسەر سێدا بندرێ دوو لەسەر سێ ئەندامان بەڵام نیسابی کۆبوونەوەکە نابێت لەوە کەمتر بێ بەڵام ئەگەر لەوە مەسەن نەگاتە ڕێژەی دوو لەسەر سێ قانونەکە دەرناچێ بەڵام بۆ حالەتی سەر و کۆمار بۆچی دوو لەسەر سێ مەرز نییە لەبەر ئەوەی بڕگەی دووەمی مادەی هەفتا تاکیل لەسەرەوە دەکاتەوە دەڵێ ئەگەر لە خولی یەکەم هیچ یەکێک لە کاندیدەکان دوو لەسەر سێ نەهێنا ئەمە دەچینە خولی دووەم لە خولی دووەم لە بینی ئەو دوو کاندی کە زۆرتری دەجانینە دووبارە هەڵبژاردن دەکرێتەوە کامیان زۆرینەی سادە بێنێ واتە ئەگەر یەکێکیان بە یەک دەنجش لەوی تر زیاتر بێ ئەمە سەر دەکەوێت ئەگەر بەندی دووەم نەبووە لە مادەی هەفتا کێشە نەبوو دەبواە ئیلا دوو لەسەر سێ حازر بووە بەڵام مادام بەندی دووەم هەیە کەواتە ئەگەر لە جەوری یەکەم هیچ لایەنێکیان دوو لەسەر سێ نهێنا کێشە نییە لەبەرەوەی ئێمە بەندی دووەممانێ دەچینە قۆناغی دووەمەوە قۆناغی دووەم بە زۆرینەی سادە هەڵبژاردنەکە بڕێوە دەچێت بۆیە بەڵام محکمەی فیدرالی لەگەڕ محکمەی فیدرالی کە ئەمڕۆ بریارەکەی دەکردووە تەنیا هاتووە ئەڵێ مادەی هەفتا هیچ پەیوەندێکی مادەی 59 نیە واتە
تەفسیرێکی لەفزی کردووە تەنها بۆ ئەو مادەیە بەڵام ئێمە لە تەفسیری دەستوردا لە تەفسیری مادەکانی دەستوردا تەفسیری تەکاملی دەکەین واتە هەموو دەستورەکە بەسەریەکەوە ئێمە هیچ مادەیەکمان نییە کە بازدەنی سابی کۆبوونەوەکانی پەرلەمان بکات جگە لە مادەی 59 نەبێ ئەم مادەی 59 بۆ هەموو کۆبوونەوەکانی پەرلەمانە بەڵام مەسەن لە بۆ بابەتێک دەڵێ پێویستە ڕێژی زۆری نێڕەها هەبێ واتە نیوەی زیاتری ئەندامانی پەرلەمان یاخود زۆرینەی دوو لەسەر سێبێ ئەمە مەسلەیەکی ترە ئەمە حازر بوو ئەو زۆرینەیە ئەوە باشە حازر نەبوو کێشە نییە بەڵام نیسابی کۆبوونەوەکە کەی دوو لەسەر سێ هەبوو کۆبوونەوەکە قانونیە دەستوریە بۆ هەموو پرسێک لە ناویشیاندا پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆمەڵ زۆر باشە من دەگەڕێمەوە بۆ لات هەڵبەت دەچمەوە لای نێردراوی نارتی چیا حسێن چیا دەمەوێت بزانم کە ڕۆڵی بەشێک لە فراکسیۆنەکان چییە لە دانیشتنەکەی ڕۆژی دووشەمە کە بڕیارە ئەنجام درێت وە هاوپەیمانی لە پێناو خەڵکدا هەڵوێستیان چ لە ئێستادا تەوگەر ئەم بەم تەفسیری کە دکتۆریش باسی کرد ئەوەی کە ئەو وەڵامدانەوەی دادگای باڵا کوتلە گەورەکان ناتوان بابەتەکەیەک لا بکەنەوە واتە سوننە و سەدر و پارتی لەو لاشەوەی چێتی چوارچێوە مانگی ناتوانن دۆسەکەیەک لایکەنە لەو ملوانی کە هەیەە پێکەوە چونکە ڕێژی یاسایە بێ 220 پەرلەمانتار بێ بۆیە هەردوو لایەن هەردوو بەرەکەت چاویان لەسەر ئەو هاوپەیمانێتی و کوتلانی دیکەیە کە لە دەرەوەی ئەم دوو بەرێن هاوپەیمانی لە پێناو خەڵک پێشتر ئەلانی کرد ڕایگەیاندە بوو کە بەبێ ئەوان ناتوانن ڕێژە یاسایەکە تێپەڕێنن ئەم بۆچوونی ئەوان نزیکە لە ڕاستیەوە لەگەڵەوەش کە ڕەنگە ئەوەی کە من زانیاریمەیە چارچەوەی ئەوەی شیعەکان هاوپەیمانی شیعەکان لە دەرەوەی سەدر و سوننە لەگەڵ یەکێتی لە هەوڵی ئەوە بن کە چەند پەرلەمانتارێک لەوانی کە سربەخۆکانن کە بەشداری ئەوەی نێو پەرلەمانیان کرد بۆ سەرۆکاتی پەرلەمان و جێگرەکان لەوانە بکشێنەوە دەرەوە بۆی کە کێشە بۆ ڕێژە یاسایەکە دروستکەن واتە گرفتی گەورە بۆ هەموو کوتلەکان دروست بووە و ململانەکە چونتر بۆتەوە و ڕۆژانی داهاتوو ململانەی توند وە کۆبوونەوەی زیاتر و گەرمتر دەکرێت لەگەڵ ئەوەی کە من زانیاری نافەرمیم لەلایەن ڕەنگە کۆبوونەوەی دووشەمەش نەکرێ بۆ کارەوەی کە بەپێی ئەم وەڵامەی دادگای باڵا ڕەنگە هەموو کوتلەکان بچنە پەرلەمان بەڵام دانیشتنەکە نەکرێ و ڕێژەی یاسایی نەچێتە ژوورەوە کۆبوونەوەکە هەڵبگیرێت زانیاری زیاتر هەرچیە کە ئێمە لێرەین لە بەغداین وەک نێردراوی نارتی هەوڵەدەین زۆرترین زانیاری و زانیاری ورد و دروست بۆ بینەرانی نارتی بخەینە ڕوو هەرچیمان دیگوازینەوە بۆ بینەرانی نارتی ئەوەی کە زانیاری لای من ڕەنگە کۆبوونەوەی دووشەمە نەکرێت و هاوپەیمانی لە پێناو خەڵکیش لەسەر ئەو خاڵانی کە بڵاوی کردبەوە کار دەکات یاخود چاوەڕێی وەڵامی خاڵەکانە باشە چیا دەبێ بزانم کە ئەو خاڵانی کەنەوەی نوێ خستە ڕوو بۆ دەنگدان بە کاندیدی سەرۆک کۆماری عێراق و هەندێک لایەن باس لەوە دەکەن دەڵێن ئەوانە خاڵی تەعجیزی و مەحاڵن کەواتە لەو لەبارەی و خاڵانەوە چی دەوترێت لە ئێستادا زۆر باشە تەفگەر ئەوەی کە لە بەغدا من پرسیارم کردووە بە تایبەتی خەڵکم کە بینیوە خەڵکانی یاسایی بەشێک لە پەرلەمانتاران لەسەر خاڵەکانی نەوەی نوێ ناوپەیمانی لە پێناو خەڵک گرفتیان نیە و پێیان وایە کە ئەوە داواکاریەک وەرەقەیەکی بەجێیە کە لایەنێکی سیاسی بۆ یەکێک لە پۆستەکانی باڵای عێراق کاتە پێشمەرج بۆ دەنگدان پێی لەگەڵەوەی کە دوو لایەنی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستانە کاندیدی و نەیکشانەوە تاوەکو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانیش بامان شەوکە کاندیدی هەیە و کارەکا بۆ سەرخستنی لەگەڵەوەش کە هاوپەیمانی لە پێناو خەڵک خۆشیان کاندیدیانەوە خولی یەکەمی دەنگدان ئەگەر دووشەمە بەڕێوەبچێ خولی یەکەم ئەوەی کە زانیاری منە دەچنە دەنگدانەوە دەنگەدەن بەڵام لە خولی دووەم کە ئەبێت یەکلایی بێتەوە یەکێک لە کاندیدەکان دەنگی پێویست بێنێت لەو کاتەدا ئەو کاتە پێویستیان بە دەنگی هاوپەیمانی لە پێناو خەڵکە ئەوەی کە داواکاری و خاڵەکانی هاوپەیمانی لە پێناو خەڵک و نەوەی نوێ ئەوەیە کە خاڵی گرنگن پەیوەندیدار بە وڵاتیانی هەرێمی کوردستان و کێشەکانیان کە
بەشێک لەو چاودێرانی کە من قسەم لەگەڵ کردوون پێیان وایە کەم خاڵانە ئیجابیەوە لایەنێکی سیاسی باشەنگاوی ناوە بۆی کە لایەنەکانی بەرامبەر بێنێتە ژێر باری ئەو داواکارانی کە خەڵگەیەتی لەگەڵەوەش کە لەم کاتی کە قساکەین وە بۆ ڕۆژی دووشەمە هەردوو لایەن ڕکابەرەکە پێویستیان بە دەنگی ئاوپەیمانی لە پێناو خەڵکو و ئەو کوتلانە دەبێت یا ئەو پەرلەمانتاران دەبێت لە بینی لە دەرەوەی هەردوو هێزە سەرەکیەکە کەمل بلانیەکە. بەڵێ چییە؟ سوپاس بۆ زانیاریەکان، سوپاس بۆ نێردراوی نارتەیەکی حسێن ڕاستەخۆ لە بەغدای پایتەختەوە لەگەڵماندا بوو. دکتۆر لەگەڵ بەرەسان بەردەوام دەبین. دیارە ئەوەی کە نێردراویشمان ئاماژەی پێکرد لە ئێستادا بۆ بە دوو بەشەوە چوارچێوەی هەماهەنگی و هەروەها بەشێک لە لایەنەکانی دیکە دەیانەوێت دانیشتنەکە پاک بخەن و بەشێک لە لایەنەکانی دیکەش دایان دانیشتنەکە بەردەوامی هەبێت و دەنگ بەسەر و کۆمارەکەیان بدەن. کەواتە پێتان وایە ڕۆژی دووشەمە چی ڕوودەدا؟ ئەگەر بەو پێ بێ ینی ئەگەر ئەو بڕیارەی دادگای فیدرالی ملزەمە بۆ هەموو دەسەڵاتەکان تازە دەبێت پێوەی پاوە بنمینجێ قانونی گرتۆتەوە ینی دەستورەکە ئەمە بڕیاری داوە کەواتە ناتوانرێت کۆبوونەوەکە بکرێ ئیلا بە ئامادەبوونی ڕێژەی 220 ئەندام نەبێ ئەگەر لەوە کەمتر بێ. ئەم ڕۆژ بەهێزترین کاندید بۆ پۆستی سەرۆکۆمار بەڕێز دکتۆر بەرهەم و بەڕێز وشیار زێباری ئەمانن وەنیا ئەم دوو لایەن ئەم دووە لەناو هەموو کاندیدەکان ئەوەترن هەر یەکەی نوێنەرایەتی جیهەتێک دەکات چەند لیستێک دەکەن بۆیە ئەگەر ئەم لیستی ئەم لە بیەوێ کۆبوونەوەکە پەک بخە ناچێتە ناوە و ئیتر نساب تاحقیق نابێت بە هەمان شێوە لیستەکەی بەرامبەر لیستەکانی بەرامبەر دەیانەوێت بۆیە ئێمە دەکەوینە حەو حالەتەی لوو بنانەوە ثولثی معطل دوو لەسەر سێ کەواتە دەکەوینە ئەم حالەتەوە لەوانەیە پرۆسە سیاسیەکە نەتوانین چونکە ئەگەر سەرۆک کۆمار هەڵنەبژێرەیە ناتوانین حکوومەتیش پێک بێنین و پەرلەمانی کۆنیش کۆتایی پێات و پەرلەمانی تازە بدەست بەکار بووە کەواتە ئەم حکوومەتە دەمێنێتەوە کە حکوومەتی تەسریفی ئەعمال سەرۆک کۆماریش دەمێنێتەوە تا سەرۆک کۆماری نوێ هەڵدەبژێدرێ ئێمەش ناتوانین بۆ حاڵەتە سەرۆک کۆماری نوێ هەڵبژێرین ئللا ئەگەر مەگەر کو لە نێوان لیستەکان تەحالوفێک بکرێ تا حوتی مانگیا تا دواتری ئەو تاریخە ئەجینا بەو شێوەیە بێ بە بۆ چوینی من هەدەفەکەش ئەوەیەکەوە فشار بخرێتە سەر لایەنە سیاسەکان لەلایەن هەندێک لایەنی سیاسیەوە بۆیش پەلەکرا لەوەی کەوا دادگای فیدرالی ناچار بکرێتەوە بڕیارێکی لەو شێوە دەربکات پێش کۆبوونەوەکە یعنی پەلە لە ئیشەکە کراوە دەکرا مەسەن ئێمە وەکو جارەکانی تر یان وەکو کۆبوونەوەی پەرلەمان چوو باینە ناو کۆبوونەوەکە کرابە ئەو وەختە ئەم مەسەلەیە بوری ژێندرابە لە دادگای فیدرالی بەڵام پەلە کراوە ئەوەی ئەو پەلەکردنەش خۆی مەبەستی لە پشتەوەیەکەوە مەبەستەکەش ئەوەیە کە کۆبوونەوەکانی پەرلەمان پەک بخرێ بۆی پرۆسە سیاسەکە ئەگەر بە حالەتی تەوافقی وەکو جارانی پێشتر نەڕوا بەڕێوە پرۆسەکە پێک بخرێ و نەچێتە پێشەوە. زۆر باشە کاکە مەحموود دەگەڕێمەوە لای بەڕێستان ڕایەوە چێوەکو ڕۆژنامەنووسێ لەبارەی پرۆژەکەی جوڵانەوەی نەوەی نوێەوە وەک باسییان لێوە کردووە کە ئەوە ئەوانن دەتوانن ڕۆڵی یەکلاکەرەوە ببینن لە دۆخی سیاسی لە عێراقدا و هەروە یەکلایکردنەوەی بەشێک لە پۆستەکە بە دیاریکرێ پۆستی سەرۆک کۆمار. یعنی سەرەتای کە ببرە دەنجی خۆم دێتەوە جێبەگەر ئەوم بۆ حەلکەن سپاس سەرەتای کە هەڵبژاردنەکان کە ئیعلان کرا و دەرەنجامەکان ئاشکرا بوو لە وتەبێژی فەرمینەوەی نوێ ئەوەی باس کرد بەڵام بابەتەکە تۆزە بە گاڵتەوگە وەرگیرا کە چۆن دەکرێت کوتلێک 18 کەسن یان 9 کەسن یان 28 کەسن بتوانن پرۆسەی سیاسی لە عێراق ڕابگرن بەڵام ئێستا دوای ئەو وڵامی دادگای فیدرالی عێراق ئەو بابەتە دێتە بەرباس چونکە هەم تیاری سەدری و پارتی و هەلبوسی ناتوانن 220 پەرلەمانتار کۆکەنەوە بۆی دا سەرۆک کۆمار هەڵبژێرن بۆیە لێرە ڕۆڵی هاوپەیمانی لە پێناو خەڵک دێتە پێش کە دەتوانێت نیسابی یاسایی بشێن یا وەکو نیسابی یاسایی تەواو بکە بۆیە هەم لایەنی چوارچێوەی هەمانجی کە بریتین لە دەوڵەتی قانون و فەتح و قۆی لا دەولە و یعنی کۆمەڵێک لە لایەنی نزیک لە حەزی شەعبی و زائیدەن یەکێ دیکە بریتین لە 88 پەرلەمانتار و 18 یەکێ دیکە هێشتا ناتوانن 110 پەرلەمانتار کۆ بکەنەوە بۆی کە نیسابەکە بشێنن و دەرفەتێک بدرێتە بەلایەنەکان بۆی گفتوگۆ بکەن دیسە ئەوانیش پێویستیان بە نەوەی نوێ دەبێت بۆی نیسابەکە نەشێن بۆیە ئێستا تۆپەکە لە گۆڕپانی نەوەی نوێ چۆن دەتوانێت فشار هەم لەسەر پارتی دروستکە بۆی کە داواکاریەکانی جێبەجێ بکە هەم فشار لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش بکە بۆی کە ئەو داواکارانە هەیە ئەو دەخاڵێکی خستیتە ڕووی جێبەجێکان پێم وایە بە قەنەعاتی من هەر هێزێکی سیاسی دوو داواکاری هەیە ئەوەتی داواکاریە کە شخصی و حیزبی و پۆستە یاوەتی داواکاریە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە
یعنی لەگەر ئەو هەموو ئەو ڕخنانێک کە لێ دەگیرن پێم وایە داواکاریەکان داواکاری ڕەوان و داواکاری سادەشن. یعنی پارتی یەکێتی بەپێی ئەو زانیاریانە لە نێوان 20 میلیۆن تا 50 میلیۆنیان بردوتە بەغدا بۆی کە دەنگی پەرلەمانتارانی سونە و بێلایەن و سەربەخۆ فلان و فلان بکردن بۆی کە بتوانن زۆرینەیەک بەدەست بێنن تا پۆستی سەرۆکۆمار بن. ئەم 50 میلیۆن ئەم 20 میلیۆن دۆلارە بێنن لە کوردستان خەرجیکەن، هەنگاوی یەکەم کووەڵە سوتەمەنی هەرزان کەن، غاز هەرزان بکەن، نفت بە تۆزە بە سعرەشی مناسب بەسەر خەڵک دابش بکەن، ئەو مۆزوعی ئەو بازەی کە لەسەر خەڵکێ بەناوی پێوە هەندێک باس لەوە دەکەن دەڵێن ئەم خاڵانە مەحاڵن و هەندێکی دیکەش دەڵێن ئەم خاڵانەی کە جوڵانەوەی نەوەی نوێ باسی لێوە دەکات بۆ جوڵاندنی هەست و سۆز و عاتیفەی خەڵکیە. کەواتە پێتان وایە جێبەجێکردنی خاڵانە مەحاڵن یاخۆ چی؟ نا بۆ مەحاڵە یعنی بۆ یعنی ئەو پارێکە لە بەغدا خەرجیەکەن بۆ ئەوەی کە من ئاگادارم وعدیان بە کۆمەرە پەرلەمانتاردا ئەگەر دەنگ بە فلانە کوت لە بدەن لە سلێمانی و لە هەولێر بێلا شقیان دەدرێتێ تۆ بێ ئەو پارەی لە کوردستان خەرج بکەیت و ئەمە بۆ ینی مەرجەکان قورسە ینی باعکسەوە مەرجی زۆر ئاسایی یەکێتی توانین لە ئیدارەی ئەو منطقەی خۆی کە زۆربەی داهاتەکەی بەدەستەوەیە کە بە تایبەتی بۆ ڕۆژی دووشەممە زۆر پێویستی بنەوەی نوێ کە نیسابەکە تەواو بکە یان تەواوی نەکە، یەکێتی توانین لەو دووسێ ڕۆژە بەخۆ بکەیت لە بەرامبەردا پارتی دەتوانێت ئەو داواکاریانەوەی نوێ ئایا نیسابەکەی بۆ تەواوکە، چونکە ئەگەر نیسابەکەی تەواوکە ئەتوانن بە زۆرینەیەشی وەکوڵێ زۆرینەیە لە هەنگاوی وەکو دکتۆر باسکی لە ڕووی دەستوریەکەەوە ئەگەر 2/3 بەدەستنێنن لە ئەوەی لە جەولە یەکەم لە جەوری جۆم بە ئاسانی و شارزێباری دەکەنە سەر کۆمار بێن بابێن داواکاریەکانی هێزش سیاسی جێبەجێ بکەن کە لە بەرژەوەندی خەڵکم پێم وانە ئەگەر مزایدە بی ئەگەر مزایدەش بی مادەم لە بەرژەوەندی خەڵکە پێم ئاسایی یادی خۆ یان ئەگەر تۆیان داوای پۆست و پلە دەکەن لە بەغدایان ئەوتی ئەڵێوەرە کاکە ئەم مەشاریعانن لە هەرێمی کوردستان بۆ جێبەجێ بکە پێم وایە هەردووشی ڕەوان، بەڵام ێستا ئەوان تەرەفی خاڵەکانی جۆمیان هەڵبژاردێکە بریتین لە خزمەتکردنی خەڵکو و لەوەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە لات پێم وایە ئاساییە و هەر هێزش سیاسی ناکرێت دەنگەکانی خۆی لە ئاوێ بکە، ناکرێت وەکو چاو لە ئەزمونەکانی پێشووی خۆی پند و ئامۆژگاری لێ وەرنەگری بە تایبەتی بەکو بڵێن زیندوترین نمونەی بزوتنەوەی گۆڕانە ناتوان یان نایە بە شوێن پێی بزوتنەوەی گۆڕان دابڕا بۆ مۆزوعی سەر و کۆمار، یعنی لە بەرامبەر چ نساب بۆ پارتی تەواوکە دووشەم لە بەرامبەر چ نساب بۆ یەکێتی بشوێنی، چونکە هەردوو تەرەفەکە ئەتوانن داواکاریەکان جێبجێ بکەن بۆ هێزش و وەکۆی کە کاریگەری هەیە کە 28 کورسی یان 18 کورسی هەیە. زۆر باشە دەگەڕێم وڵات دکتۆر ئەگەر بێت و لە دانیشتنی ڕۆژی دووشەمەدا نیساب تەواو نەبێەوە دوای چەند جارێک باس لێوە کرد بە دیاریکراوی بۆ دووخل بۆ دەنگدان بۆ سەرۆکۆماری عێراق ئەگەر بێت و هەر نیساب تەواو نەبێت لە ڕووی دەستوریەوە تا چەند جاریکە یاساییە دانیشتەکانی پەرلەمان بەکراوەیی بێت تۆ ناتوانانی پەرلەمان بۆ دەبێت سەرۆکۆمار هەڵبژێرێ بۆ ئەو کۆ دەبێتەوە سەرۆکۆمار هەڵبژێرێ بڕیاری دادگاش بووە بە قانون مولزەمە دەبێت هەموو دەسەڵاتەکان پێوەی پابند بن دەبێت لا 2 لەسەر 220 ئەندام ئامادە بێ ئەم ڕێژەکەیتەوە ئەگەر ئامادە نەبێ واتە پەرلەمان ناتوانێت کۆ بێتەوە چۆن دادگای فیدرالی باڵا خۆی لە 2019 مادەی 3 دادگاکەی ئیلغا کردەوە کەوە ئەم مادەیە باز هەڵبژاردننی کاندیدەکان دەکات بۆ محکەمە ئەو بووکەوە دوو ئەندامی محکەمە یەکیان تەقاوت و یەکیان کۆچی دوایی کرد شاغیر بوو دوو ئەندامی دەبووە محکەمە بە ئامادەبوونی هەموو ئەندامانی کۆبێتەوە یەک لە ئیشەکانی محکەمەش پەسەندکردنی دەرەنجامی هەڵبژارنەکان بوو بۆیە بەپەلا هاتن قانونی محکەمەیان تعدیل کرد بۆ ئەوەی کەوا بتوانن محکەمەکە تەشکیلکەنەوە و دەستەی کۆنیان تەقاخانشی کرد ئەم دەستیان هەڵبژاردەوە ئێستا ئەمەش زەقێکی دەستوری بوو بە تعدیلکردنی قانونەکە عیلاج کرا بەڵام ئێستا تۆزێ زەحمەتە عیلاجی ئەم حالەتە لەبەرەوەی بڕیاری محکەمەکە تازە درراوە محکەمەکە ناتوانێت عدول بێتەوە پاشگەز بێتەوە لەو بڕیاری خۆی بڕیارێشتر بە ئاراستەیەشتر بدا دەربارەی ئەم مۆزوع لە کاتی ئێستادا زەحمەتە بۆی هەروە ئەمە تەفسیری دەستوریش کردەوە ناتوانین بە قانونێک عیلاجی بکەین بۆیە ئێمەی خستۆتە مەزەقێکەوە ئەم بڕیارە ئەگەر بێت و لایەنەکان بە جددی بیانەوێ مثلەن پرۆسەکە نەچێتە پێش مثلەن کاندیدی چەند لیستێک هەڵنەبژێدرێ لە بەرامبەریشدا ئەم لیستانەی تر نانوێکانی لیستەکانی تر هەڵبژێرێکەوەتە پرۆسەکە بەداخراوی دەمێنێتەوە پەرلەمان دروست نابێ ئیتر لەوانەیە وڵات بە تووشی وەزعیشتر بێتەوە ئەوەی عیلاقەی بە
لایانی عەرەبیەوە لە عێراق کەوتونەتە نیزاعەوە لە بینی خۆیانەوە دەیانەوێ مەسەن سەدر و هەندێک جەماعەتی تر دەیانەوێت بە ئاراستەیەشتر حکوم بکرێت لە عێراق بەڵام لایانی کوردی بەداخەوە پاشی 100 ساڵ زیاتر لە پێکێنانی دەوڵەتی عێراقی کە ئێمە لە جێ خۆمان براوە حەدەکەین پێداگری لەسەر پۆستێک دەکەین کە پۆستێکی جگە لە تەشریفاتی نەبێ هیچی تری نییە لە عێراق پێداگری لەسەر ئەوە دەکەین لە زیاتی ئەوەی کەوا پێداگریمان لەسەر ساختکردنەوەی سنووری کوردستان کردبا پێداگریمان لەسەر مافی خەڵکی کوردستان کردبا بە هەموو شتەکان و پێداگریمان لەسەر بەرەو پێشبردننی ئەو فیدراالێتە بربا کە ئێستا بەرەو کاڵبوونەوە بەرەو لە ناوچوون دەڕوە ئەم فیدراالێتە لە بەرەوەی تۆ هیچ شتێکت لەسەر لەو فیدراالێتە بۆ جێگیر نەبووە تا ئێستا مەجلیسی ئیتیحاد کە بەشێکی سوڵتەی تەشریعیە تۆ لە ڕێی ئەوە دەتوانی بەشداری لە حکوومەتی فیدراالی بێت تا ئێستا تەشکیل نەبووە تا ئێستا لە ناو محکەمەی فیدراالی بە شێوەیەک دروست بووە کە تۆ وەکو کورد وەکو هەرێمی کوردستان ناتوانانی زەختێک بکەیت لە ناو ئەو محکەمەیە کە بڕیارێک بە پێچەوانی تۆ دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان لە بەغدا شەڕی پۆست دەکەن شەڕی مافە دەستوریەکان نەکراوە چکە دەبواە ئەگەر شەڕی ماف ئەم فشارێک کە ئێستا دەکرێت دەبواە مەسەن بۆ مادەی 140 کرابەوە بۆ زۆر بۆ مەسلەی مەجلیسی ئیتیحاد کرابەیە بۆ زۆرشی تر لە ناو دەستور کە دەستور حەقی داوە بە هەرێمی کوردستان هەیبێ ئێمە تا ئێستا نەمانتوانیوە لێرە دەستورێک بۆ خۆماندانین کە حکمڕانی خۆمانی پێ بکەین نەمانتوانیوە یەکریزی هەرێمی کوردستانیان لانی کەم ژیانی خەڵک بە شێوەیەک گرێبکەن کە ئەم خەڵکە وەلای هەبێ بۆ ئەم دەسەڵاتی ئێرە تۆ سیر کە ژیان لێرە زۆرێکە لەو پارچەی عراقی زۆرێکترە کە لە کاتێکدا هەمومان هاوڵاتی یەک وڵاتین هاوڵاتی یەک وڵاتین بەڵام مافەکانی ئێمە لە زۆر ڕۆ پێشێر کراوە کە ئەم لایەنە کوردیانە بەداخەوە کە پێداگری لەسەر مافەکانی گەلی کورد ناکەن مافی سیاسی مافی ئابووری مافی کۆمەڵایەتی بەڵام دەبینی یعنی بۆ مەسەن پۆستێکی تەشریفاتی چۆن هاتوونەتە سەرخەت هەموو وەسیلەیەک و تەحالوفاتێک دەکەن لەگەڵ ئەم لایەنە عێراقیانە لە پێناو ئەوەی کەوا بەملادا بشێتەوە یان بەملادا بشێتەوە لەگەڵ ڕێزیشم مەسەن لە خولەکانی پێشتر ئەزمموی ئەم پۆستە و ئەزمموی پۆستەکانی تریش لە ناو پەرلەمانی عێراق و لە ناو حکوومەتی عێراقیش نەیتوانیوە وەکو پێویست خزمەت بە هاوڵاتیانی خەڵکی کوردستان بکات زۆر باشە دکتۆر دەمەوێت بزانم کە ئەم گرفتانی کە ئێستا هەیە لەبارەی پۆستی سەرۆکۆماری عێراقەوە تا چەند کاردانەوەی دەبێت لەبارەی دەستنیشانکردنی سەرۆکی حکوومەتەوە یاخود ڕئیس وزەراوە ڕئیس وزەرا دەبێت سەرۆکۆمار دوای ئەوەی سەرۆکۆمار هەڵدەبژێرێ مەسەن لە حوتی مانگ ئەگەر سەرۆکۆمار هەڵبژێرێت دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا تەکلیفی یەکێک بکە لە لیستەی گەورەترین لیست لە ناو پەرلەمان کە ئەم گەورەترین لیستچیە بۆی کەوا حکوومەت پێک بێنێ تشکیلی حکوومەت بکە واتە ئەگەر سەرۆکۆمار هەڵ نەبژێرێ کەس ناتوانێت لە گەورەترین لیست داوا بکە کە مرۆشحەکەی کاندید بکات تا سەرۆکۆمار تەکلیفی بکات سەرۆکۆمار غایی بکەواتە حکوومەت دروست نابێ ئەسڵەن ئەگەر نتوانین سەرکۆمارە ڕژێرین ناتوانین حکوومەت دروستکەیت چکە سەرۆکۆمار ڕای دەستپێرێ بۆ حکوومەت پێک بێنێ ئەمیش حکوومەتەکە پێک دێنێ دێنێ لە ناو پەرلەمان و توانە وەردەگرێت بەڵام کە سەرۆکۆمار نەبێ پەرلەمان ناتوانێت کەسێک ڕاستپێرێ ناو لیستانە تابێ سەرۆکی حکوومەت پێک بێنێ ئەمە ئیشی سەرۆکۆمارە بەپێی دەستور ینی ئەم ئیختصاسا کەسی تر لایەنێکی تر پەرلەمان ناتوانێت دادگای فیدرالی ناتوانێت بەلیستەکان بەرێ بەلیستی گەورە بڵێ کاندیدتان چێە بۆ سەرۆکی حکوومەت بۆیە ئیلا دەبێت ئێمە هەنگاوی یەکەم هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە ئەوە کرا ئێستا هەنگاوی دوم هەڵبژاردننی سەرۆکۆمارە لەو جەلسەیە کە هەفتی مانگ دەکرێت حوتی مانگ دەکرێت ناکرێ هەڵ نابژێرێ ئەگەر هەڵبژێردرا ئەوە لە ماوەی 15 ڕۆژ لە هەڵبژاردننی دەبێت سەرۆکی وەزیران کان تەکلیف کا بۆ ئەوی حکوومەت پێک بێنێ لە ناو گەورەترین لێزدا باشکەواتە لەو ماوەیەدا ئەگەر ئەمە جێبەجێ نەکرا بە پێی دەستور هیچ مادەیە هیچ بەندێک هەیە کە معالەجێم کێشەیە بکە هیچ مەندێک نییە هیچ منفەزێک نییە کە معالەجێ ئەمە بکە هیچ منفەزێک نییە ئیلا دەبێت هەر لێرەدا ئەوەیە کەوا لایەنە سیاسەکان هەمووی بە 220 کەس زیاتر 220 کەس ئامادە بێت لە ناو پەرلەمان بۆ ئەوەی کەوا ئیتر بە تەوافق سەرۆکۆمار هەڵبژێردرێ کاتە چ کێشەیەک دروست دەکات لە پرۆسەی سیاسی و لە حکومڕانی عێراقدا لە کاتێکدامێک کە کرا لە دەیدەدا لە دەیدەی ساڵ 2020دا هەڵبژاردننی پێشوەختە بوو لەسەر داوا داخوازی خۆپیشاندەران و هاوڵاتیان بوو و بشێک لە لایەنەکانی دیکەش بوو بەڵێ خۆی ئێستا کێشەکەی ئێستا ئەگەر بڕیارەکە نەبووە من بڕیارە بۆ شێوە دەرنەچوو بە کۆبوونەوەکە دەکرا بە زۆرینەی ڕەها 165 کەس ئامادە دەبوو کۆبوونەوەکە دەکرا ئیتر ئەگەر لە جەولەی یەکەم ئێمە دەڵێن دەبێت 165 کەس ئامادە بێت بەڵام سیاسەتی ژەوە ئامادە دەبێت لەوانەیە 250 ئامادە بێت لەوانەیە 180 ئامادە بێت بەڵام لە جەولەی یەکەم ئەگەر هیچ یەکێکیان
زۆری دوو لە سەرسەی نێنە 220 دەنجی نهێنا کە ئەمە زۆر زەحمەتە دەچینە جەولەی دووەم جەلۆی دووەم بە زۆرینەی سادە واتە ئەگەر یەکێکیان بە دەنجێک زیاتر لەوەی تر بێ ئەمە دەبێ بە سەر و کۆمار و لە هەڵبژارنەکە سەر دەکەوێت ئەگەر جەولەی دووەم نەبووایە ئەگەر جەولەی دووەم نبووە حتمما ئەو بۆچوونەی دادگای فدرالی دروست بوو بەڵام مادام بۆ جەولەی دووەم هەیە کەواتە بۆچوونی دادگای فدرالی کە وای کرد کۆبوونەوەکە ئللا بە دوو لە سەر سێ گرێ بدرێ ئێمەی خستە مەزەقێکەوە کە زۆر زەحمەتە ئەم کۆبوونەوەی بکرێ ئەگەر لایەنە سیاسەکان تەوافق نەکەن لەسەر هەڵبژاردننی سەر کۆمەر زۆر باشە کاک مححمود دەمێ بزانم کە سەرنجی دو سەرنجی بەڕێستان چیەوە پێتان وایە لایەنە کوردەکانی دەرەوەی پارتی و یەکێتی لە کۆبوونەوەکەی ڕۆژی دووشەمەدا بەشداری بکەن یاخودنا زۆر بە کورتی سپاس دەکەم یعنی ئەمە بڕیارە بۆ خۆیان دەگرێتەوە هەری خۆیان بەرژەوەندی بەرنامە و پرۆگرامی خۆیان باشزان بەڵام قسەکە لەسەر ئەوەیە دەبێت پند و ئامۆژگاری وەگرن لە حاڵەکانی ڕابردوو ناکرێ بەبێ بەرامبەر ئاگوتم تۆ بچیتە ژوورەوە دەنگ بۆ شار زێباری دەیان بچی نیساب بۆ شار زێباری تەواو بکەیت یاخود بەعکسەوە نیساب بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بشێنی چونکە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان لەگەر چوارچێوەی هەمانجی لە دانوستاندندا بۆی بتوانن 110 پەرلەمانتار کۆ بکەنەوە نیسابەکە بشێنەوە دەرفەت بەلایەنەکان دیکە بدرێ بۆی گفتوگۆ بکرێ بۆی کە بگەنە ڕێکەوتنێک و هەم ئێرانەکانی لەسەر خەتن بۆی کە بتوانن ئەو ڤیتۆی سەدر هەیتی لەسەر نووری مالیکی لا بدرێ یاخود هیچ نەبێ بەشێک لە ئیتاری تەنسیقی بێن کە بریتین لە هادی عامری و هەندێک هێزی وەکو حکمە و حکمە نەبڕیانیان داوە کە معارەزە بن یاخود قائمەی نەسر و هەندێک لایەنی دیکە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەبێ هێز و لایەنەکانی دەرەوەی پارتی یەکێتی هەوڵی جدی بدەن بۆی کە بتوانن دەنگکانیان یەک بکەن و بە یەک بلۆک بەشدار بن و ئەگەر نزیش ببنەوە لە یەکتر دەکرێت ئەوەی کە ئێستا ئیمتیداد بوونەوەی نوێ یەک فراکسیۆن دەکرێت کۆمەڵ و یەکگرتو ببنە فراکسیۆنێک بۆی قسەیان هەبێت لە هەر لە داهاتوو نەک وەک ئەوەی کە پێشوو دەکرا 2012 لە سەحبی سیقە لە مالیشی بەدەنجی یەکگرتو کۆمەڵ خاوڵیاندا نووری مالیشی لا بەندواتر کە پارتی دیموکراتی کوردستان چووی لەگەڵ مالیکی ئاش بۆ و هیچ شتێکیان لە نێوان نەما و دواتر پیاخراپەکەیان بۆ کۆمەڵ یەکگرتو بەجێش بۆیە ئەبێ لەم بابەتەی ئایندا وریابن و بێ بەرچاویان ڕۆشن بێ بەبێ بەرامبەر هیچ نەکەن بۆ پارتی یەکێتی بەتایبەتی ئاگایان لە خەڵکی خۆیان بێ لە کوردستان بەڵێ سپاس بۆ بەڕێز مححمود یاسین کوردی ڕۆژنامەنووس لە لەندەنەوە لەگەڵماندا بووە سپاس بۆ بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن شارەزای دەستوری لەگەڵماندا بووی هەڵبەت دکتۆر دیارە